لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال لواني حفصة بستدو لوانا كاين تفسير القرآن في رزبهم وخزمتان بس رزامن دي رب العالمين وهي وادان ايوه ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون. بەڵە خۆشەویستان دیارە ئەو ئاتە پیرۆزە لاوانە ڕابردوو لە خزمەتی دابوون. رب العالمین ئامۆژگاریمان دەکا و دەفەرمێ یا بەنی ئادەم ئەینەوەکانی ئادەم لا یەفتنەنەکم شەیطان شەیطان هەڵتان نەخەڵەتێنی و تووشی فتنە و سزاتان نەکا کەما ئەخرەج ئەبەوەیکم من الجەنە هەروەکو توانی دایک و بابتان لە بەهەشت بینیتە دەر ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما کەواتە کارێکی وای پێکردن کە لە نەتیجەدا ئەشمەکەی لەبەریان بوو لەبەری کردنەوە تاوەکو سەوئە و عەورەتیان بەدیار بکەوی إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم بێگومان ئەو و هەروەها بەخۆی و بە جوندێکانی ئەنگۆ دەبینن لە کاتێکدا کە ئەنگۆ ئەوان نابینن إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون. سنة ئێمە وایە رب العالمين سنة ئێمە وایە کەوا شەیطانەکان وەلی و خاوەندارێتی ئەو کەسانە دەکەن کەوا ئیمان ناینن. ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێبی دەڵێ بزانێکەوە مەبەست لە باسکردنی قەسەس و بەسەرهاتی پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەربی ئەوەیەکەوە پند و ئامۆژگاری لێ وەربگرین. کەواتە کە لێردا باز لە قسەی باوکمان ئادەم دەکا و هەروەها عەلەیهی سەڵات وسەلام باس لە شیدەتی عەداوەت و دوژمنایەتی شەیطان دەکا لە بۆ ئادەم و نەوەی ئادەم لە دوای ئەوە رب العالمین تەحذیرمان دەکاتن وەکو نەوەی ئادەم ئاگادارمان دەکاتن بۆی ئاگادار بین شەیطان بۆ وەسوەسەکانی هەڵمان نەخەڵەتێنی وەکو دەفەرمی یا بەنی ئادەم لا یەفتنەنەکم الشەیطان. أو زاوكو دلي وذلك لأن الشيطان لما بلغ أثر كيده ولطف وسوسته وشدة اهتمامه إلى أن قدر على إلقاء آدم في الزلة الموجبة لإخراجه من الجنة. كوات بو وسوسي كوازور أو كيدو بيلاني كوازور با توكمي دايرشت بو وسوسي كوازور بوردي ديكرد بەو گرنگی پێدانی زۆر بەجێبەجێکردنی پیلانەکەی توانی ئادەم وا لێ بکە عەلەیهی سەڵات وەسەلام کەوا ئەو زەللەی پێ بباتن کە لە نەتیجەدا بەهۆیەوە لە بەهەشت دەرچوو. کەواتە ئەگەر بتوانی وا لەگەڵ دایک و بابتان بکە بە تەئکید ئەنگۆ ئەولاترن کەوا زەفەرتان پێ ببالۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئاگادارمان دەکاتەوە کەوا پێی هەڵنەخەڵەتین. وەکو لە مەعارج تەفەکوڕیش دەڵێ وەکانە ئیبلیس والشەیطان یعلم أن نزع لباس التقوى ئیبلیس کە شەیطانە دەیزانی کاتێکەوە لیباسی تەقوا لە دڵ و دەروون لا دەبردرێ لە ئاسار و شوێنەوارەکانی چییە؟ من آثاره التي قضاها الله في خطة اختباره لهما نزع لباس الجسد عنهما الذي تنكشف به سوآتهما عند فروجهما. کەواتە
شەیتان دەیزانی کاتێکەوە ئەگەر بتوانین بەو کەید و پیلان و وەسوەسەی کە دەیکا بتوانین لیباسی تەقوا لە دڵ و دەرونیان لا بدات تاوەکو ئەو کارە ئەنجام بدەن ئیتر لە ئاسار و شوێنەواری لاچوونی لیباس تەقوای باتینی لە نەتیجەدا لیباس و پۆشاکی ظاهریشیان لا دەکەوی و هەروەها عەورەتیان بەدیار دەکەوی فيكون ذلك افتضاحا ماديا لهما كواتە لەو حاڵتەی کە لە نەتیجەدا سنەتی خوای گەورە بۆ کلەوانەکان ڕابش باسمان کرد کە ئەگەر بێت و بێ ئەمری بکەن ئەوە عەورەتیان بەدیار بکەوی لەو حاڵتە ئەویستی تووشی ئەو فەضیحە و تووشی ئەو حاڵەتە نەخوازراوەیان بکە فإذا أراهما سوآتهما الجسدية والنفسية كاتێکەوە بتوانی بەلابردنی لیباسی تەقوای باتین و لە نەتیجەدا لابردنی لیباسی ظاهری عەورەتیان بەدیار بێخیتن لەو حاڵتە شەفا غەیظەه بإشعارهما وإشعار الملائكة أنهما لم يكونا أفضل منه لەو حاڵەتەی شیفای دڵی دێ شەیطان وەکەوە ئەوانیش تێبگەینی واتە ئادەم و حەواش تێبگەینی و مەلائیکەتەکانیش تێبگەینی کە گوایە مادام وایان کرد تاوەکو بیسەلمێن کە ئەوان باشتر نین لە ئیبلیس إنه سبق أن عصى أمر ربه له بالسجود لآدم بەڵێ ئیبلیس باونی ئەو لە سەوری خۆی بەڵێ ئیبلیس عسیان و سەرپێچی فەرمانی رب العالمینی کرد بۆی کە ئامادە نەبوو سوزدە لە بۆ ئادەم بە سوزدەی تەحیە وها هما قد عصيا نهي ربهما لهما عن الأكل من الشجر أجر أو عصيان كر ديوا آدم وحواش صلى الله عليه وسلم خالص أوانيش عصيان وسربيتيان كربوي كوالو داريان خوار كرب العالمين قد غيلي كربون إنه طرد واستحق عذاب النار خالدا فيها إتر أو كاتك وآماد نبو فرماني خوازي وزيبك سبحانه وتعالى بسوزده بردن لبو آدم سوزدي تحية إتر لنتيزة پشمانش نبوه رب العالمين دەری کرد لە ڕەحمەتی خۆی و سزای مانەوەی هەتاییدا بەسەریدا لە ئاگری جەهەنەم بمینێتەوە ئیتر لە نەتیجەدا فهو حريص على طردهما وذرياتهما ئیتر ئەویش بە هەموو شێوەیەک حەریسە لەسەرەوەیکەوە ئادەم و حەوا و نەوەکانی ئادەم و حەواش لە ڕەحمەتی خوای گەورە بە دوور بخاتەوە و ئیستحقاقیم عذاب النار ویان لێ بکاکەوە مستحق بن بە ئاگری جەهەنەم ويبدو أن الربط بين لباس التقوى النفسي الإرادي الساتر للسوءات النفسية كواتا وابيدتي لو آتانا لا بردني لباس تقوى كباطنية كاتكوا أو لباس التقوى باطني لا دكوي سوءات باطني وعورات باطني بديار دكوي وبين لباس الجسد الساتر لسوءات الجسد وهلها أو ربط لبيني كاتكوا لباس باطني كتقوى لا دكويتن لباس ظاهري وكسنتك خواي قرواي دانا بلبو آدم حوا كأو لباس باطني لا كد لباس ظاهري لا بكوي قد جيء به يستالير دا أوها باسكرا للدلالة على أن كل سلوك إرادي باطن من خير أو شر كواتلير دا أو بويتا بلغا لبوي كواتي ما مقيني هر عملي شي باطني كوا إرادية أو ذا خير بيان شر هر عملي شي باطني أو ذا خير بيان شر كوا إنسان بيادي بك له أثر ما يدل عليه في ظاهر الأجساد كاتو دڵێ بەڵگەیە لەسەروەی هەر کاتێک هەر عملێکی باطن چونکە هەموو کار و کردوێک کە دەیکەیت ئیتر لە ئەساسەوە نیەتەکە ئیرادەکە لە دڵەوە هەڵدەقوڵێ هەر عملێک و نیەت و ئیرادەیەکی باطنی خەیر بیان شەڕ کەوا لە دڵ و دەروونەوە ئەنجام دەدرێ بەڵگەیە لەسەروەیکەوە ئەثەر و شوێنەوارێکی دەبی لە ظاهری ئینسان ڕەنگ دەداتەوە قد لا يدركه إلا أصحاب الفراسة الإيمانية بەڵام چێ ئیدراچ پێ دەکاتن بۆی استدلال بە حرەکات و بە نیشانەکانی ظاهر بکە بۆی کەوا لە ناو باطینیتی چێ دەرچ پێ دەکا لەوانەیە تەنها ئەو کەسان دەرچ پێ دەکەن ئەوانەی خاوەنی فیراسەتێکی ئیمانین من المتقين والأبرار والمحسنين لە کەسانێکی چاکەکار و کەسانێکی محسن و با بڵێن چاکەکار و متەقی
ئیتر وەکو لەوانکانی پێشترێش باسمان کە خوای گەورە لە بەهەشدا کاتێکەوە ئادەم حەوای بردە ئەوێن دەری سونەتەکەی وابوو ئەگەر سەرپێچی بکەن عەوراتی ظاهریان بە دیار دەکەوی. بەڵام لێرەدا لە ژیانی دنیادا خوای گەورەوەی نەکردە سونەت لەگەڵ ئێمە وەکو فەزڵ و ڕەحمەت و مینەتێک وەکو فەزڵ و ڕەحمەت و مینەتێک چەندین گوناه و تاوانیش دەکەن خوای گەورە هەر ستری کردینە هەر ستری کردینە. بەڵام ئەجا وەکو لە مەعارج تەفەکوور دەڵێ هەر کۆچی بی ئەو کار و کردەوە باتینیانەی کە دەیکەین لە خەیر و لە شەڕ لە مقابلدا عەلامەتێک لە ظاهرمان بە دیار دەکەوی بەڵام چێ دەرچی پێ دەکا صاحب الفراسة الإيماني ئەوانەی کە خاوەنی فراستێکی ئیمانین. بەڵێ ئەوجا خوای گەورە دەفەرمێ إنه يراكم هو وقبيله بەڵێ بێگومان شەیطان وقبيله أي جنوده من الشياطين واتە جوندیەکانی لە شەیطانەکان إنه يراكم هو وقبيله جوندیەکانی لە شەیاطین ئەوان ئەنگۆ دەبینن لە کاتێکدا من حيث لا ترونهم أي من مكان لا ترونهم فيه کەواتە یەک لە صفاتەکانی جن ئەوەیە کەوا ئەو ئێمە دەبینی بەڵام ئێمە ئەو نابینین ئەو ئێمە دەبینی لە کاتێکدا ئێمە ئەو نابینین کەواتە لێردا دەڵێ ئەو جوملەیەش ئیستئنافە جوملەیەکی نوێ لتعلیل النهی تاوەکو علەی نەهیەکەمان لۆ بەدیار بێ ئاگادارن هەڵتان نەخەڵەتێنی وتەئکید التەحذیر من فتنته وتەئکیدە لە بۆ ئاگادارکردنەوەمان لە فتنەکەی بأنه بمنزلة العدو المداجي کەواتە ئاگادار بن دوژمنێکە ئەو دوژمنە بە شەو بەسەرتاندادا بە تاریکایی شەو مەقسەد لێدەوەتە لە کاتێکدا کە ئەنگۆ حسابتان لۆ نەکردیە یەکیدکم وەیەغتالکم من حیث لا تشعرون پیلانتان لۆ دادەنێ و جێبەجێ دەکات لەسەرتان لە کاتێکدا ئەنگۆ هەستی پێ ناکەن. کەواتە بەڕاستی خەتەریاتی شەیطان لەوەیدایە کاتێکەوە دوژمنایەتیمان لەگەڵ دەکا ئەو ئێمە دەبینی ئێمە ئەو نابینین. لۆیە کوزانان دەفەرمونون لۆیە باشترین شت لەبۆی کەوا پارێزراوبی لە دەستی شەیطان و لە فتنەی شەیطان و لە پیلانەکانی شەیطان ئەتوش داوای یارمەتی لە زاتێک بکە کە ئەڵڵایە سوبحانەوە وتەعالا ئەویان شەیطان دەبینی بەڵام شەیطان ئەویان نابینی. ئیتر تاکە عیلاج لە بۆ خۆ پارێزگاریکردن لە شەیطان خۆدانە پەنای ڕەب العالەمینە. لە مەعارج تەفەکوور دەڵێ والسبب في هذا طبعا ئەوەی باسمان کرد ئەوە لە قاسمی بوو بەڵام لە مەعارج تەفەکوور دەڵێ والسبب في هذا سبب لەوەی کەوە ئێمە ئەو نابینین أن الله جلت قدرته وعظمت حكمته أو ربي أو پەروەردگارەی ئەو ئەڵڵای کەوە خاوەن توانا و دەسەڵاتێکی عظیم و ئەو پەڕی حکمەتە قد جعل أبصار الإنس محدودة الرؤية رب العالمين وای کردێ کەوا چاوی ئینسانەکان سنووردارە لە بینین فهي لا ترى الهواء مثلا لە بۆ نمونە هەوا کە وجودی هەیە هەمان هەڵی دەمژین بەڵام ئێمە نایبینین ولا ترى أجساد الملائكة النورانية وهروها لا شيء ملائكة كان نابين كلا نور خلق كراية ولا أجساد الجن الشفافة النارية بحسب العادة وهو لا شيء جن نابين كوا شفافة لآقر دروس كراية ولا الحيوانات الدقيقة الصغيرة وهروها جان لبرقس ككانج نابين كوازور وردن كالجراثيم والميكروبات والفيروسات دون مكبرات مجهرية لها هل وكو أنواع فيروس وميكروبات هي كواب بميكروسكوب نبينايان بينين وهذا من نظام الله في خلق الإنس والجن والملائكة إثر نظام رب العالمين بوشوا إنسان كانوا وهروات جن وملائكة خلق كرديا إمام السيوطي لإكليل دلي ابن الفرز دلي استدل بها بعضهم على أن الجن لا يرون دلي إمام السيوطي دلي هندێک لە مسلمانان یاخود هەندێک خەڵک ئەو ئاتیان کردە بەڵگە لەسەر ئەوەی کەوا جن نابیندرێن وأن من قال إنهم يرون هەر کەسێکیش بڵێ جن دەبیندرێ فهو كافر ئەوە پێ کافر دەبی ئەوە دەڵێ ڕێی هەندێکانە مەبەستیشی لەو هەندێکانە سێ معتەزیلە دەڵێن ئەو ئاتە بەڵگەیە لەسەر کەوا ئێمە جن نابینین هەر کەسێک بڵێ جن دەبیندرێ ئەو پێ کافر دەبی
لو دلي لبون من الزمخشري سي دلي كأشياء معتزلية فيه دليل يبين أن الجن لا يرون أو تبلغي شيء واضح على سرك وزين نابندرين ولا يظهرون للإنس بديار ناكم لبو إنس وأن إظهارهم أنفسهم ليس في استطاعتهم بديار خستني خويان لبو إنس أصلا توانان دانية وأن زعم من يدعي رؤيتهم زور ومخرفة كواتأوي ادعابك كجني دي تدلي أو بختانو وهروها بابلين بختانو دروي هلي بستي بلام أهل السنة دلين وغلامي عندنا وكل عناياتي بأنهم قد ثبتت رؤيتهم بالأحاديث الصحيحة المشهورة طالبة سندين حديث صحيح مشهور هي كوا دبين درين وهي لا تعارض ما في الآية معارضيش نية لقل تجناج لقل آتك لأن المنفي فيها رؤيتهم إذا لم يتمثل لنا أو كوادير ذا نفكرة أجر بيتو أني نسر شكلك إمنامي نسر شكل حقيقي خوان نابين درين برام كهاتن أو أن يقل صفاتكاني جن أو كوا تتواني أن يتمثل بشكل وكو ملائكة يشبه ماشي يتر ملائكة جن وباس من ليلة باس جن أهل السنة دلين دبين درين أجر بيتو بين سر شيويك بين سر شيوك وحديث أبو هريرة ومشهورة كتايدا مسألة فضل آت الكرسي بديار ذاك بهر حال كواتزين بو شيوي نابين دري كرسر شكلي خويتي بلام كاتك وديت سر شكلي ديكا دتوان دري ببين دري كبلغا لسندين حديث صحيح بلام فعلا بشكل حقيقي كي خوي نابين دري اترى ديار لبرتوابون كذا بوسين لواني داهاتو بردوام دبين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون